بایدن و زلنسکی دەڵێن دەرئەنجامێکی خراپی دەبێت ئەگەر ئۆکرانیا ئەو پارەیە بەدەست نەهێنێت کە پێویستە بۆ بەڕێنکاربوونەوەی هێرشەکانی رووسیا لەم کاتێک کە سەرمای زستان دەستی پێ کردووە. بەڵام کۆنگرێسی ئەمریکا کە جەکە بانقیەکان واژوو دەکات هێشتا قەناعەتی نەکردووە. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زلنسکی پێشتر لە ڕۆژ سێشەممەدا داوای لە یاسادانەران کرد تا کۆتایی ئەم هەفتەیە داواکارێکی سەرۆک جۆ بایدن بە بڕی 61 میلیارد دۆلار پەسەند بکەن. کۆمارەکان دەڵێن دەیانەوێت بیبینن کە چاودێریەکی گونجاو بەسەر بوجەکە و هەروەها ڕێخستنێکی ڕوونی استراتیژیش هەیە. بایدن بەڵێنی پشتیوانی بەردەوامیدا وەوتی دەیەوێت بیبینێت ئۆکرانیا بیباتەوە. کۆمارەکانی تۆمەتبار کرد بەوەی دەبنە گەمەی دەستی مۆسکۆوە بە شکستهێنان لە پەسەندکردنی پاکجی یارمەتیەکان. پێشکەشکاری بەرنامەیە کە لەلایەن کرملێنەوە بەڕێوە دەبرێت وتی دەست خۆش کۆمارەکان ئەوە بۆ ئێمە شتێکی باشە. ئەمە قسەی رووسیاییەکە. ئەگەر لەلایەن پرۆپاگەندەکارانی رووسیەوە دەستخۆشیت لێ بکرێت ڕەنگە کاتی ئەوە هاتوێت بە کارەکان تا بچیتەوە. مێژوو بە توندی بڕیار لەسەر ئەو کەسانە دەدات کە پشت لە دۆزی ئازادی دەکەن. زلنسکی بەردەوام بوو لە داواکردنی بەرگری ئاسمانی بەهێزتر و وتی میلەتەکەی دەست لە خاکەکەی هەڵناگرێت. من پرسیارێکم هەیە بۆ کەسانەی ئایا ئامادەن منداڵەکانیان بدەن بە دەستی تیرۆریستان؟ پێم وایە نەخێر. وەزارەتی دەروێی رووسیا زلنسکی تۆمەتبار دەکات بە سوالکردن بەمانای ئەوەی داوای شتێک دەکات کە شایستە نییە و هەروەها وتی ئەو بووکەڵەیەکی ئەمریکایە. باشدەرانی ئەمریکا نیشانەی ماندووبوونیان لە ئۆکرانیا نیشان داوە و هەندێک لە کۆماریەکان پرسیاری ئەوە دەکەن بۆچی نزیکە 1 لە سەرسەی پارەی ئەمریکا بۆ چەک تەرخان ناکرێت بەڵکو بۆ هاوکاری حکوومەت دەڕوا. جۆن جێمسن چالاکوان لە پاکردنەوەی مینەکان کە بەم دواییەدا سەردانی ئۆکرانیای کردووە وتی ئۆکرانیا پێویستی بە هەموو بڕێکی ئەو پارەیە هەیە. کارمەندانی مین پاکردنەوە کاریان دەکرد کاتێک کە گوێمان لە دەنگی تۆپباران بوو. ئەوان ئەو کارە دەکەن چونکە دەزانن کە زۆر گرنگە بۆیان تا بتوانن دەست بکەن بە کشت و کاڵ و بەرەمهێنان و ئێستا بگەڕێنەوە سەر کارەکانیان تا بتوانن بژین و نەک تەنها شەڕ بکەن بەڵام بەڵکو بتوانن بژین بەڵام نەخێر ناتوانین چاوەڕێبین هەتا شەڕەکە تەواو دەبێت. بەڵام کەی کۆتایی دێت شیکەرەوەکان دەڵێن لەوانەیە زیاتر لە ساڵێک بخایەنێت و پرسیار دەکەن کە ئایا پشتیوانکەرانی ئۆکرانیا پارەی پێویستیان بۆ دابین کردووە بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئەم سوپا بچووکە چ کارێکی باشی کردووە دژ بە دوژمنێکی زۆر گەورەتر. ئەوان لە هەندێک ڕۆ بوونەتە قوربانی سەرکەوتنی خۆیان. پێم وانە ئێمە دەبێت بە شێوەیەکی لۆجیکی داوا لە ئۆکرانیەکان بکەین زیاتر بکەن بە تایبەتی بە لە بەرچاوگرتنی سروشتی نیمچە کۆنی هاوکاریەکانی ڕۆژاوا. کاتێک بیر لەو بڕە تەقەمەنیانە دەکەیتەوە کە گەێنراونەتە ئەو بڕە بچووکانی تۆپخانەی مەودای دوور تۆپخانەی ورد بەرگری ئاسمانی و شتەکانی دیکە کە دەگەێنرێتە ئۆکرانیا. پێم وایە بەڕاستی بە شێوەیەکی سەرنجڕاکێش سوود لەسەر چاوە زۆر سنووردارەکان وەردەگرن کە پێیان دەدرێت و بۆیان دابین دەکرێت لە دژی نارێکی هێجگار گەورە. ئێستاش لە دەست کۆنگرێسە بڕیار بدات کە ئایا ئۆکرانیا ئەوەی دەستەکەوێت کە گەڕێکێتی بە لە هاتنی وەرزیستان دوژمنێکی درەندانە کە بێ بەزەیی لێیان دەدات. شان پاشا بۆ راپۆرتی ئەنیتا پاوڵ دەنی ئەمریکا واشنگتن.